بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیزی بەرنامەی پەیامی ڕۆژ و کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستی ئێمە پێشکەش بێ بە ئێوەی ئازیز و خۆشەویست. خۆشحاڵین لەگەڵ هاوکارم جەلال محەممەد لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەدا بە دیداریەوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە و ئومێدەکەین بڕگە و بابەتی ئەمڕۆشمان جێی ڕەزامەندی خوا و پاشان ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بینەرانی عزیز سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێ. منیش خۆشحاڵم کە ئەمڕۆ بەیەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەتەوە بۆ هیوای کە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆشمان جێگەی ڕەزامەندی خوای گەورە پاشان سوودی هەموو لایەکتان بێت. بڕگەی یەکەم و سەرەکی بەرنامەیەم ڕۆمان قسەکردنە لەسەر پەتایە با بڵێن نەخۆشی سکچوون بە تایبەتی لە منداڵدا لەگەڵێکی لە دکتۆرە پسپۆڕە بەڕێزەکانی تایبەت بە نەخۆشیەکانی منداڵان و هەروەها تەوەری دووەمان میوانداری بەڕێز بەڕێوەبەری گشتی پۆلیسی هاتوچۆی هەڵەبجە دەکەین کە زیاترە و دوو بابەتی تیدا جەخت دەکەینەوە قسەکردنە لەسەر تابلۆکانی هەڵەبجە ئەوانەی کە بەناوی هەڵەبجە و تابلۆی نوێ دەردەچێت بۆ ئۆتۆمبیلەکان و هەروە قسەکردن لەسەر و هەڵمەتەی کە بۆ ماتۆرگرتن لە ماوەی ڕابردوو تا هەیان بوو و دوایی قسە لەسەر چالاکیەکانی دیکەشیان دەکەین. تەوەری سێمی بەرنامەکەشمان قسە لەسەر کاریگەری کامێرەکانی چاودێری کە ڕۆژ بە ڕۆژ تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە دەڕوات تا چەندە کۆمەڵگەی ئێمە بە تایبەتی کامێرەی چاودێری بەکاردێنی و کامێرە چاودێریەکان چۆنن لەگەڵ چەندین راپۆرتی جیاوازی پەیامێرانە. سەرەتاش بۆ پێشبینی کەشوهەوای شار و شارچەکانی هەرێمی کوردستان دەچینە لای ئەو پێشبینیەی کە ئامادەمان کردو با پێکەوە بینەری. بەڵێ خۆشەویستان بڕگەی ئەمڕۆ لە مێژوودا بڕگەیەکی ڕۆژانە و بەردەوامی بەرنامەی پەیامی ڕۆژە با پێکەوە بینەریە و بڕگەیەژە بین و پاشتر دەچینە نێو بڕگە و بابەتەکان و تەوەری یەکەمی بەرنامەکەمانەوە. حوتی ساڵی 1970 دوای ساڵێک و چەند مانگێک لە شۆڕشەی گەلانیێران و کۆتایی هێنان بە حوکمی پاشایەتی پەهلەوی ئێران، حەمەد ڕەزاشای ئێران دووەمین شای ئێران و کوڕی ڕەزاشای یەکەمی ئێران لە وڵاتی میسر کۆچی دوایی کرد و هەر لەوێش بە خاک سپێردرا. میسر تاکە وڵات بوو کە ناوبرا و خێزانەکەی گرتە خۆی. پێشەوەی کە بچینە سەر تەوەری قسەکردن لەسەر نەخۆشی سکچوون لە منداڵاندا سەرنجتان بۆ زانیاریەک ڕاکێشین ئایا ئەو منداڵانی کە تازە لەدایک دەبن بشۆردێن یاخە یانە یاخود چۆن دەبێت بشۆردێت؟ ئایا کە منداڵ لەدایک بوو کەی بشۆرێت باشە؟ هەوڵ دەدەین لەم پۆستەماندا ڕێنمایی دەربارەی کات و چۆنیەتی شوشتنی منداڵی تازە لەدایک بووتان بۆ باس بکەین. هەرچەندە هەر نەخۆشخانە و ڕێنمایی تایبەت بەخۆی هەیە سەبارەت بۆ بابەتە و هەندێک نەخۆشخانە یەکسەر داوای لەدایکبوونی منداڵەکە دوای لەدایکبوونی منداڵەکە شۆرن، بەڵام بەپێی زانست باش نییە یەکسەر دوای لەدایکبوون منداڵ بشۆرێت لەبەرەم هۆکارانەی خوارەوە. یەکەم منداڵ کە لەدایکە بێ مادەیەکی سپی بە پێستیەوەیەتی پێڵێن ڤێرنێکس کە ئەم مادەیە سوودی زۆرە لەوانە سیستەمی بەرگری لەش زیاد دەکات، پێست بە نەرمی هێڵێتەوە و هەروەها نایەڵێت گەرمی لەشی منداڵەکە بە فیڕۆ بڕوات. دوو پێویستە منداڵەکە لە دایکەوە نزیک بێت لە سەرەتای لەدایکبووندا بۆ ئەوەی لە شیر خواردن و بۆنی دایک و دەنگی دایک بێبەش نەبێت بەهۆی شۆردن. سێ شۆردنە بێتە هۆی دابەزینی پلەی گەرمی لەشی منداڵەکە، بۆیە باشترین شوێن سنگی دایکی منداڵەکەیە بۆی پلەی گەرمی بەجێگیری بمێنێتەوە. زوو شۆردن ئەبێتە هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنەکانی قەلەقی و بەرزبوونەوەی لێدانی دڵ و پەستانی خوێن و نزمبوونەوەی شەکری خوێن. 5 پێویستە شۆردنەکە دایک یان باوکی منداڵەکە ئەنجامی بدات لە بەروی منداڵەکە هەست بە ئاسایش دەکات بە ئامادەبوونی ئەوان لە کاتی شۆردنەکەدا. بۆیە باشترە شۆردنی منداڵەکە بۆ چەند کاتژمێرێک یان ڕۆژێک دواتر بکرێت. پێویستە بە ئاوێک بشۆرێت، نابێت سارد بێت و نابێت زۆر گەرم بێت کە زیان بە منداڵەکە بگەیەنێت. پێویستە یەکەم جار ئاوە ساردەکە بکەیتەوە و دواتر بە ئاوی ئاوە گەرمەکە تێکەڵ بکەیت و دڵنیا ببیت بە تێکەڵبوونی تەواوی ئاوەکە و تاقی بکەیتەوە بە دەستی خۆت و دڵنیابوون لە گونجانی ئاوەکە اینجا بەکار بهێنرێت. نابێت ژووری حمامەکە سارد بێت و ئەبێت دەرگا و پەنجەرەکە دابخرێت چونکە تازە لەدایک بوو
بە ئاسانی گەرمی لەدەسەدات. نابێ شۆردنی مانگی سەرەتا بە تایبەتی شۆردنی یەکەم جار لە 5 بۆ 10 خولەک زیاتر بخایەنێت. لە هەفتەی یەکەمدا باشترە تەنها ئاو بەکاربێنین یان باشترە کەمێک لە شامپۆیەکی تایبەت بکەینە ناو ئاوەکەەوە بۆی پێستی وشک نەبێتەوە. ئەگەر ناوکەکەی فرێ نەدابوو پێویستە جوان وشی بکەینەوە و دوای حەمامکردن. لە هەفتەکانی سەرەتای تەمەنیدا پێویستە هەفتەی 2 بۆ 3 جار بشۆرێت نەک هەموو ڕۆژێک چونکە بێتە هۆی وشکبوونەوەی پێستی. ئامادەکردنی دکتۆر پشدەر عەبدوڵڵا ئیسماعیل پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵ کە بە سپاسەوە زانیاریەکەی ئامادە کردووە بۆمان. چینە لای تەوەری سەرکی. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت. تەوەری یەکەم و سەرەکی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر نەخۆشی سکچوون لە منداڵاندا ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوە دەکات نەخۆشی سکچوون لە نێو منداڵاندا بە یەکێک لە بەربڵاوترین و پڕمەترسیترین نەخۆشیەکانی نێو ڕەگەزی منداڵدانێ بە تایبەت لە وڵاتە دواکەوتوانەی هەزاری سێم و ئەوانەی کە هیچ هۆشیاری و ڕێنماییەکی تەندروستیانەیە ئەوانەی کە زۆر دواکەوتو هەژارن بەهۆی نەبوونی چارەسەری پێویستەوە. بۆ قسەکردن لەسەر هۆکارەکانی نەخۆشی سکچوونی منداڵ و چارەسەر و ڕێنمایی و هۆشیاری دایک و باوک و پاراستنی منداڵ لە کەلوپەلی پلاستیکی یان بەونە ئەو کەلوپەلانی کە پیستن و ئەو خۆراکە ناتەندروستانە چین کە زۆر جا منداڵ دەبێتە هۆی سکچوونی منداڵ. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بیلال عەبدوڵڵا محەممەد سعید دکتۆرە لە نەخۆشیەکانی مناڵانمان کردو بۆ نێو بەرنامەی پەیامی ڕۆژ. دکتۆریان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سەرتا هەر لەو پرسیارە باوە دەست پێ بکەین سکچوونی منداڵ چێیان چۆن پێناسەی سکچوون ئەکەنەوە. سکچوونی مناڵان هەروەکۆی کە باست کرد ئاماژت پێکرد یەکێکە لە بەربڵاوترین نەخۆشیەکانی مناڵان و بە پێی هێشتا داتاکانی WHO کە دووەم هۆکاری مردنە لە مناڵانە بە تایبەتی لە وڵاتە تازە گەشەکردوەکانەوەن کە ناوێ بنواتەیان پێڵین دواکەوتۆکان و ئەو وڵاتانە لەبەر نەبوونی تەندروستێکی باش لەبەر نەبوونی سەرچاوی خۆراکی باش و ئاوی پاک و لەبەرەوەی کە خۆشیان زۆربەیان مشکلەی بەدخۆراکی ئەوانەیانەیە بەڵێ سکچوون و ڕشانەوە هێشتا دووەم هۆکارە بۆ مردن لە نێو مناڵانە. سکچوونیش بە پێی پێناسەکەی هەر پیساییەک کە لە لەشی مرۆڤ دەرەچێ ئەگەر زیاد بێ لە حەدی پێویست و زۆر شل ببێتەوە بە سکچوون دانرێ کە زۆر جار بە پێی عمر ئەگۆڕێ. بۆ نمونە مناڵێکی تازە لەدایک بوو لەوانەیە تا 8 جار 9 جاریش پیسایی بکە هێشتا هەر تەبیعی بێت چکە بڕەکەی زۆر کەمە. بەڵام عادەتەن بەعام کە لەناو مناڵانە کە زیاد بوو لە 5-6 جار و بڕەکەشی زۆر شل بوو یعنی بەرەو ئەو چوو کە دایکی زۆر جار وەسپێکە هەڵێ وەک ئاوی لێ هاتووە ئەو بە سکچوون داهاندرێ. سکچوون هەنێک جاری ڕشانەوەی لەگەڵایە هەنێک جار ڕشانەوەی لەگەڵانیە مەرجنی هەر سکچوون و ڕشانەوە پێناسەکە بێمە بڵێن سکچوون و ڕشانەوە هەنێک جار سکچوون هەر خۆی بە تەنهایە و جاری واش هەیە سکچوون و ڕشانەوە تا سکی ئێشە و کۆمەڵی نیشانەی تریش لەگەڵیەتی و نەخۆشی سکچوون و ڕشانەوە زۆر جار مربوطە بە نەخۆشیەکانی کۆئەندامی هەرس و بەڵام هەنێک جار ڕەبتی نییە بە کۆئەندامی هەرسەوە لە شوێنی دوور لە کۆئەندامی هەرسەوە نەخۆشیەک ڕوئەیە و تووشی سکچوون و ڕشانەوەیەکە. دکتۆر سکچوونەکان جیاوازیان هەیە بۆ نمونە ئێمە لە کام جۆر لە سکچوونەکان بترسین و بە خێرایی منداڵەکانمان بگەینە نەخۆشخانە. سکچوون ئەوەی کە زۆر ترسناکە بۆ ئێمە بۆ دکتۆر سکچوونی تیش کە لە خێرایی ڕوئەیە و زۆر سەریعە جارەکەی زۆرە یان تایەکی زۆری لەگەڵایە. مەسەلەن هەنێک لە نەخۆشی هەیە سکچوونێکی وا بەردەوامەکە کە لە ماوەی چەند سەعاتێکە نەک چەند ڕۆژێکە مناڵەکە بە تەواوی وشکە بێتەوە و خوێیەکانی جسمی تێکەچێ هەنێک جار شەکرەی دابەزێ سۆدیۆم پۆتاسیۆم کە ئەمانە خوێی ناو جسمن بە تەواوی تێکیە. بە خۆشحاڵیەوە ئەو جۆرە سکچوونانە ئێستا لە وڵاتی ئێمە کەم بووەتەوە ئەوەی کە لە ناو خەڵکە ناسرا و باوە نەخۆشی کۆلێرایەکێک بوو لەوانە کە لە ماوەیەکی کەمە چەند لیترێک لە ئاو لە جسمی مناڵەکە چوە دەرەوە کە خۆی چەند لیترێکی کەیتیا بوو یعنی نیوەی جسمی مناڵەکە کە ئاو شلەمەنی لە چەند سەعاتی ئەوەڵا دایاناوە چەند ڤایرۆسێکی کە و چەند بەکتریایەکی کە هەبوون کە بە خۆشحاڵیەوە ئێستا زۆر کەم بوونەتەوە.
لە ناویانە ئەوەی کە خەڵک بەبیری ماوە و ئەیناسێتەوە کە ئێستا زۆر کەم بۆتەوە بە خۆشحاڵیەوە نەخۆشی کۆلێرا بوو کە زۆر جار پێویست بوو لە ماوەی چەند سەعاتێکی ئەوەڵە دوای داخڵکردن کە چەند پاینتێک چەند بتڵێک ئەمەی کە خەڵکیاڵێت چەند بتڵێک لە مۆخەزی وەرگێ بەسەریەکەوە زۆر بەسەریایی اینجا مناڵەکە تۆزێک هۆشی ئاهاتەوە دوای ئەوەی ڕێکردنەوەی خوێەکان و شکرەوەوانش ئەمەیەک نەوعێکی کەل کە زۆر ترسناکە بۆ ئێمە نەخۆشی سکچوونی درێژخایانە چکە سکچوون کە 2 هەفتەی تێپەڕان ئاتەن بۆ نمونە دایکێ بۆ لای دکتۆرەڵێ ئەم سکچوونم مەسەلەن مانگێکە ئابوو شێوەیە هۆکارەکانی هەنێک جار ئلتیهاباتە زۆر جار ئلتیهابات نییە کە 2 هەفتە تێپەڕێنێ ئیتر نەخۆشی تری قورسەکە ئەمە بێ بە شوێنی بگەڕین کە نەخۆشەکان ئلتیهابات و میکرۆب نییە ئێمە بچین عیلاجی بکەین و چارەسەریکەین هەنەجار نەخۆشی ڕیخۆڵە خۆیەتی بۆیە بێ ناغزۆری بۆ بکەی ئەوەی پێڵێن پارچەیە لە گۆژ بایەپسی لێ وەرگری هەنەجار نەخۆشێکە وەک نەخۆشی مەناعی جسم وایە مەناعی تێکە چێ بێ عیلاجی قورسی بێتێ بەعزێک جار هەستیارێ بۆ هەنێک لە خۆراک بۆ نمونە هەستیاری بە شیر بە پرۆتینی مانگا هەنێک لە نەخۆشەکان هەر خودی خۆی لە خەلەلە لە دروستبوونی مژەری ناو ڕیخۆڵە و شوێنانەی کە مژەری هەیە بەعزێک لە مناڵ کە لە دایکە بن مژەرەکانیان هەنێک ئێنزایمی نەقسە بۆیە کۆمەڵێک لە خواردن کە ئەیخوا هەزمی ناکە ئیتر بەردەوام تووشی سکچوونە بێت تا ئەو خواردنی لێ نەگریتەوە ئەم بەردەوام هەرسکێچە تو هەرچەند عیلاجی ئلتیهابی بیتێ هەرچەند عیلاجی دەرمان وشتی بیتێ چاک نابێ هۆکارەکانی سکچوون چین یا ئەو شتانە چین کە دەبنە هۆی سکچوون لە منداڵانە بەڵێ وەکو باسمان کرد زۆرترین هۆکاری سکچوون ڤایرۆسە بەڵێ و بەکتریایە و پارەسایتە پارەسایت پێڵێن مشەخۆرەکان مشەخۆر گەورەترە لە بەکتریا بەڵام هەر هێشتا بە چاو نابیندرێ ئەبێت لە ژێر مایکرۆسکۆپە ئەوەی کە دوای ئەوەی کە فەحسی پیسایی بۆ نێریت دوای پشکنینەکە لە ژێر سلایدەکەی دەرەچێ بەڵێ گەورەترە لە بەکتریا و ئەبیندرێ لە ژێر سلایدا بەڵام بەکتریا لە ژێر سلاید نابیندرێ بۆیە زۆر جارە بێ زەرعی پیسایی بۆ بکەی یا هەنێک جارە بێ زەرعی خوێنی بۆ بکەی و هەنێک جاریش لە فەحسی کەی کە پێڵەن سیرۆلۆجی لە فەحسی تایبەت بە بەکتریاکە دەرەکەوە لە وڵاتی ئێمە بەهۆی پیسی خۆراک و سەرچاوی ئاوەوە هێشتا بەڵێ زۆربەی هاوینان هەروەکو چۆن بە زستانان و پاییز کە ئێمە پەتای ئینفلۆنزا زۆر بەربڵاوە وی زۆربەی جار دایک و با خۆی حازرەکە هەرەوەنی کە جەو گەرمە بێ ئیتر پەتای سکچوون و ڕشانەوەش دەست پێەکە گەورەترین کێشەش لە وڵاتەکانی ئەفریقا و ئاسیا لەبەر نەبوونی سەرچاوی ئاوی پاکش و لەبەر نەبوونی یعنی واعی صحی باش نییە دەست شۆردن و پاک و خاوێنی و خۆراکی پاک ینی زۆربەی زۆری خۆراکانی ئێمە خۆتان نەزان لە بازار چۆن چۆنینە و هەر ڕۆژە و مەساڵێن ئەم خۆراکە ئکسپایر بۆم خۆراکە وایە کۆگاکان ئاوا هەڵێکی لێ بۆ شێوەیە یا تەنکیاوەکانمان چەنێ پیس بەڵێ تەنکی ئایا ئەو ئاوانەی کە ئەگاتە سەربان و ئەگاتەوە بە ماڵان ئایا هەر بە کلۆرینەیشنەوەی پێڵێن مادەی کلۆری تێکەن ئا بەو شێوەیە تەعقیمە بێ و ئایا تەنکیاوەکان ساڵانە چەند جارە شۆرێن و ئایا چۆن ئاوتۆزیعکرێت چۆنی نەبێ زۆر لەم وەرزانەیە چۆن ناڵەکانمان بپارێزین بەتێبێت لە وەرزی گەرمایەکە دەست پێەکە بەڵێ خۆی کە هۆکاری سکچوونەکەمان زانی پاراستنەکەش ئاسانە وەکووتمان هۆکاری سکچوونەکان زۆربەی زۆری بەکتریا و ڤایرۆس و مشەخۆرەکانە زۆربەی زۆریان نزیک 90% ئەم هۆکارانە بە خۆشحاڵیەوە لە ڕێگەی ئاو خواردنەوەیە کە ئەمە شتێکی ئاسان ئەگەر بە دایک و باوک بڵێ کە تەنها پاک و خاوێنی ئاوی پاک خواردنی پاک زۆربەی زۆری حاڵەتەکانی نەخۆشی سکچوون و ڕشانەوە نەک هەمووی زۆربەی زۆریان ئەتوانین بیپارێزین ئاوی پاک خواردنی پاک ئاوی پاک کە شتێکی ئاسانە زۆر جار بە دایک و باوکەوە ترێ لە جیاتەوەی کە بگەڕی ئاوی دەبەی پلاستیکی و ئاوی ئەمەی بۆ پیاکەی ئەتوانی ئاوکەی بۆ بکوڵێنی دوای کوڵانەوە ساردی بکەیتەوە دوای ساردکردنەوە بۆی هەڵگری ئەمە پاکترین ئاوە کە زۆر جار زۆربەی زۆری میکرۆبەکان لە پلەی نزیک کوڵانە زۆربەی زۆری میکرۆب و پارەسایت یان مشەخۆرەکان و حتا بەعزێک لە ڤایرۆسەکانیش کە ناژین لەو پلەیە بۆیە زۆربەی جار ئەوە پاکترین ئاوە کەواتە شیری دایکیش گرنگی هەیە کاریگەریە بۆ بەڵێ توش نەبوونی مناڵ بە سکچوون یەکێکە لە هۆکارە هەرە موهیمەکان
بۆ کەمکردنەوەی زۆرێک لە نەخۆشی لەبەر پێدانی مەناعە لەبەر پاکژی شیرەکە بەڵێ شێری دایک یەکێکە لە هۆکارەکانی هەم خۆراکیشی بۆ دابینەکە هەم خۆراکە و هەم تعقیمە خۆی پاکژە لە جیاتەوەی کە بکرێتە ناو بتڵێک و بتڵەکە پاکەوە بکڵێنرێ و هەموو جارێ ئەبێ ئەو بتڵە لە بکڵێنرێ پاکش بکرێتەوە تعقیم بکرێت زۆر جاردایک هەم تەحملی نی ئەو شتە بکە ئەگەر چی خۆی بڵێ من بەو شێوەیە ئەیکەم زۆر جار ناتوانێت 5 جاری ئەیکا جارێکی نایکات 10 جاری ئەیکا جارێکی ناکات بەو جارە توشتۆر زۆر جار منداڵ بەهۆی یاریە پلاستیکەکانیەوە یان بۆ نەچێتە تەوالێت دێتەوە دەست ناشوە یان بۆ بەهۆی مەمکە شیرەکەیەوە بیا بەهۆی قاب و قاچاقی خواردن و کەوچکەکەی و تووشی سکشونە بێ ڕێنمایی دایکوبا یا هۆشیای دایکوا چۆن چییە لەم حاڵەتانە کە ئەم شتانە هێندە پاک ڕاگرێ یان مناڵەکەی وا فێر بکات کە لە دوای هەر تەوالێتێک دەستەکانی بە سابوون بشە بۆی تووشی ئەوە نەبێت کە زۆر جار منداڵ دێتەوە دەزەکاتەوە بە نێو جبزەکەیەوە دەزەباتەوە بۆ دەمی جا مەرحەلەیەک هەیە لە مناڵە لە مەرحەلەی نزیک بە 4 مانگ بۆ 6 مانگ مەرحەلەی پێڵێن ئۆڕال فەیس ئیتر هەموو شتێک لە ژیانە ئەڵێ با بزانم ئەم شتە تامی چییە it introduce everything into mass یعنی ئەوەی کە بە ئینگلیزی ئەڵێ ئەمەیە هەموو شتێک بزانم چییە بەچی بەدەم باڵە هەموو شتێک ئەکاتە ناودەمی ئەلم مەرحەلەیە کە لە گەورەیان نییە مەسەڵەن تۆ ئەتوانی بە گەورە بڵێ پاک و خەیانی بکە دەستی ئەشوا و شتەکە ئاسانە بۆ ئێمە بەڵام لەو مەرحەلەیە ئەوکەوەی کە تۆ هەتا تەمەنی 2 ساڵی ئەسڵەن هەنێک لە مناڵەکان فێر ئەبن خو ئەگرن بە ئەو مەرحەلەیە تەرک ناکەن پەنجیانە بژن تا فترێک نینۆکی درێژە نینۆکی پاک نییە بۆی نەکراوە یا وەک تۆڵی یاری ئەکا بە لەعابەکانی لە ناو ماڵەوە ئەم هەموو پلاستیکی لە بەردەسایە ئەکەوێ هەڵیەگرێتەوە هەر شتێکی کەش نەکەرەوانە هەر شتێکی بیتە دەست ئەو شتە هەر شتێک بێ ئەو نازانێ ئەڵێ بزانم تامی چۆنە جا ئەم شتە میکرۆبی پێوەیە بەڵێ مشەخۆری پێوەیە کە دوای ئەوەی کاتە ناودەمی سوورەکە دروستە بێت دوای قودیانەوەی کە ئەو شتانە وەک خۆمان نەزانین بەکتریا ڤایرۆس چەند شتێکی زۆر زۆر بچووکن پێویستەکە هەر لەگەڵ ئەو لیکی کە قوتیایەتەوە ئیتر تووشەدا زۆر باشە دکتۆر زۆر جار ڕەنگە هوشیاری دایک و باوک پێویستە بووی کە چۆن تەعامل لەگەڵ ئەو نەخۆشیە بکە زۆر جار ئێستا دەبینین چونکە ڕەنگە من ئەوەندە هاتبمە لای دکتۆرێکی منداڵان ئێستا دەزانم کام شروعی بۆ دەنووسێت پێویست دەکات خۆمان بچین لە دەرمانخانەکانە شروعێکی تایبەت بە ڕەشانەوە یاخود سکچوونیان بۆ بێنین تەواو یا پێویستە حتمما دکتۆر ببینێت اینجا ئەمە پرسیارێکی زۆر جوانە کێشەکانی سکچوون و ڕشانەوە وەکەوەی کە باسمان کرد هەر لەبەرەوەی هۆکاری زۆرە چارەسەریشی زۆر جیاوازە هێشتا باسی ئەومان نەکرد بوو کە بەشێک لە هۆکارەکانی سکچوون لە دەرەوەی ئەسڵەن کۆ ئەندامی هەرسە بۆ نمونەیەکێک تووشی ڤایرۆسی جگەری ئەبێت تووشی سکچوونە بێ ئیلتیهابی گوێچکە تووشی سکچوونە بێ لە مناڵەوە گەورە نییە بۆ نمونە مناڵ هەیە تووشی ئیلتیهابی میزەڵانە بێ بە میزە چورکە و بۆنی میز و ئازارۆوانە بۆت نایەنن کە تەمەنی یەک ساڵە زۆر جادەدانی دەرێ و تووشی سکچوونە بێ بەڵێ کە تووشی سکچوون بوو هیچ ڕەبتێکی نییە بە جیهازی هەزمەوە ئەڕوات لە نزیکترین دەرمانخانەی لای خۆیان زۆر جار شروبێکی فلاجیلی بۆ ئێنێ شروع هەر شروبێکیکە کە لە ناو خەڵکا باوە ئەڵێ من ئەیەمێم ئیلتیهاب و چاکەگە دوای ئەوەی کە ئەیاتێ زۆر جار عیلاجی ئیلتیهابات هەر خۆی هۆکارە بۆ سکچوون زۆرێک لە دەرمانی ئیلتیهابات کە بەکارهێنرێ تقریبا 50% زۆربەی عیلاجەکانی ئیلتیهاب کە بەکارهێنرێ احتیمالە یاسکی ئێشە یا ڕشانەوە یا سکچوون بکە هۆکارێکی زۆر زۆر باوە لە ناویانە بە تایبەتی ئەگەر بۆ شتی پێویست بەکار نێنرێ وەک ئەوەی کە ئێمە ئیزانین لە تەمەنی خوار 3 ساڵیەوە زۆرێک لە مناڵەکان تووشە بن بە ڤایرۆسی ڕۆتا ڤایرەس ڕۆتا ڤایرەسیش سووڕی خۆی تەواوەکە و چاکە بێ زۆربیان 4 بۆ 5 ڕۆژە ئەو هەرە ڕوا فلاجیلەتی هەر چاک نابێ فلاجیلەتی دوای 4م ڕۆژ و 5م ڕۆژ فەحسێکی پیسایەکەی بۆ کا دوای پشکنینەکە سەیرەکە هیچی تیانە دوای ئەوە بپێ بڵێ چاوەڕێکە خۆی چاکە بێ سەبر دیسان یەکێکێ لەو عیلاجانەی کە بەداخەوە خەڵک لەلای ئێمە سەبرمان نییە لە کورسی نەخۆشیەکانە بۆ نمونە تۆڵین پەتایەگری دەڕۆژ با پێێتەوە بێ خۆی چاک بێ ئەمە هێشتا نەبوو بە کللتور لە وڵاتی ئێمە لەوانەیە لە کەڵچەر و وڵاتانی کا لەبەر ئەوەی کە هەموو کەس ناتوانێت عیلاج بەکاربێنێ لە دەرەوە هەتا ڕەچەتەی پزیشک نەبێ ئێمە بەو لە وڵاتی ئێمە ئەم شتە نییە بۆیە سەبر دروست بووە لە ناو کللتوری هەتا کوردەکانی خۆمان کە لە ئەوروپا واگەڕێنەوە زۆر جارەگەر کە سوکارمان هەبێ ئەڵێ دە ڕۆژەشی بۆ خەستەخانەیە پارچەیە عیلاج شروع بێکێ نایاتێ بەڵام لە وڵاتی ئێمە دەستی ئەگا بە شتەکان زۆر جارێک علاگە عیلاجی پێ و لە بەردەم دکتۆر دایانیڵێ ئەمانەشم هەمووی پێیاوە بەس هێشتا هەر چاک نەبووە بەشکم تو هەر هێشتا داواکە ئەڵێ بەشکم عیلاجێکی کەشم بۆ ئیزافەکەی بووەوە
کەواتە باشتر حتمما دکتۆر ببینێ پێشەوەی کە خۆمان عیلاجێکی سەرخۆی بیدەینێ. بەڵێ بۆچی دکتۆر ببینێ لەبەرەوەی سکسون و ڕوشانەوە جگە لە هۆکارەکەی چارەسەر کە مهمە چارەسەر بکرێ حاڵەتی وشکبوونەوەکەی مهمە چارەسەر بکرێ حاڵەتی خوێیەکانی جسمی ضرورە چارەسەر بکرێ بۆ نمونە نەخۆشێک بۆی سکسون و ڕوشانەوە خوێی جسمی سۆدیۆمی تێکچووە ئەوە مهمترە ڕێکیکەیتەوە نەک سکسون و ڕوشانەوەکە پۆتاسیۆمی دابەزیوە ئەبێ ڕێکیکەیتەوە شەکرەی دابەزیەوە بێ ڕێکیکەیتەوە اینجا عیلاجەکە و جاری واشەیە ئەم سکسون و ڕوشانەوەی نەخۆشی زۆر خەتەرە و نەخۆش هەبووە جاری وە هەیە ئەڵێ چەند شوێن هەتا جاری واشەیە لای دکتۆر گەڕاوە لە حاڵەتەکانی ئەوڵا لەوانەیە نەگەیتە تەشخیص دوایی کە نازۆری بۆەکەی پارچەیەکی لێوەرەگری سیرەکەی نەخۆشی کۆ ئەندامی هەرسی هەیە نەک ئیلتیهابات نییە بۆیە جاری وایە چەند ساڵ سکسون و ڕوشانەوەی تووشە بێ ئەگەر وازی لێبێنی دکتۆر لە ماوەی تاواکردنی مەرحەلی نەخۆشیەکەدا ڕەنگە ئەگەر عیلاجیشی هەبێ ڕێنمایی تایبەتر چیەنەیە بۆی کە پێسی وشک نەبێتەوە جیاواز لە عیلاجەکان بۆ منە شلەمەنی پێدان بۆ منداڵە ئەو جۆرشتانە کاریگەری چۆن هەیە خۆزگایە لە ماڵەوە زۆربەی خەڵکی لە جیاتیەوەی کە عیلاجەکانی ئیلتیهابیان لایە هەموو کەسێک لە ماڵەوە مغەزی لەلا بووە ئەوەی کە خۆمان لەناو خۆمانە باوەڵین مغەزی و ئەم ئێستا کە WHO منەظەمەی سەحەی عالەمی دایناوە و سۆدیۆم پۆتاسیۆم شەکر باشە لەگەڵ ئاو هەر چواری تێکەڵ کرۆ بەپێی پڕی پێویست کە ئەوەی بە تەسەوری ئەوەی کە لە ڕووی علمیەوە چەندێک لە سکسون چەندێک لە ڕشانەوە لێ ئەچێ ئەو تەعویزێکە مناڵەکە خۆی جسمی تینووی ئەبێ داوای ئاوەکە لە هەموو سکسون و ڕشانەوەک یان لە هەمووش لە لێچوونێکی جسمەوە لە هەر شوێنێکەوە شلە بچێتە دەرەوە مەسەڵەن میسکردنێکی زۆر وەکو نەخۆشی شەکرە تینووی ئەبێ جسم داوایەکاتەوە بۆیە باشتر وایە مغەزی وەرگێتەوە مغەزیەکە لە ماڵەوە هەبێ باشتر لەوەی عیلاجی ئیلتیهاباتی بیاتی بۆی وشک نەبێتەوە چکە زۆربەی زۆری هۆکاری مردن هۆکارە نەخۆشیەکە نییە زۆربەی جار هۆکاری وشک بوونەوەکەیە زۆر باشە دکتۆر زۆر بە کورتێکە دوایین ڕێنمایی لەسەر سکسۆنی مناڵان دوای ڕێنمایی ئەوەیە کە سکسون و ڕوشانەوە باشتر وایە هۆکارەکەی بدۆزرێتەوە زۆرێک لە سکسون و ڕوشانەوە هێشتا هەر چارەسەری نایە وەکو تەسەموم بە مادە خۆراکیەکان خۆراکی مادەیەکی خۆراکیە خوا و تەسەمومەکە و دوو ڕۆژێ سکێچێ و چاکە بێ ڤایرۆسێکە کرێ چەند ڕۆژێکە و چاکە بێ یان ئیلتیهابێکی بەکتریایی ئەگرێ باشتر وایە فەحسی بە بکرێ و بە پێی نوعی بەکتریاکە کە بە هەزارەها نوع ئیلتیهاباتمان هەیە پێی ئەوە چارەسەر بکرێ مغەزی وەرەبگیرێ لە ماڵەوە هەبێ بۆی وشکبوونەوە چارەسەر بکرێ ئەگەر هەر چاک نەبوو باشتر وایە بەڵێ فەحسی زۆر زیاتری بۆ بکرێ و بە پێی نەخۆشیەکە چارەسەر بکرێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بیلال عەبدوڵڵا پزیشکی پسپۆڕی مناڵان سپاس بۆ ئامادەبوون بینەرانی عەزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و لە بڕگەی دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000 چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تەمێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە
کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت خۆشەویستان هەفتەی ڕابردوو لە قەزای دەربەنیخان پێشبڕکێیەکی مەلەوانی ئەنجام درراوە هاوکارمان پەیامنێرمان هۆشیار محەممەد لە دەربەنیخانەوە ڕاپۆرتێکی بۆ ئامادەکردین پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە دەبین و پاشتر دێنەوە لاتەن. بە تەمەن و ئەزمونێکی کەمی ژیان بەڵام خاوەنتوانە و شارەزاییەکی بێوێنە و ڕاهێنەرەکانیان چاوەڕوانن لە ئایندەدا بە توانای ئەم مێرمنداڵانە مەدالیای هەرێمی و نێودەوڵەتیەکان بۆ پێشبڕکێی مەلەوانی بچننەوە. یەکێتی مەلەوانی کوردستان جیاواز لە ڕابردوو پاڵەوانێتی ئەم وەرزەی لە دەرەوەی ناوەندی پارێزگاکان ئەنجامدا و ڕووی لە قەزای دەربەندی خان کرد. ناوم دانیار هیوە لە شاری کەرکووکەوە هاتوومە توانین پلەی یەکەم بەدەست بێنم زۆر سپاس بۆ خۆ زۆر سپاسی مەلەوانگای جەوهەر و باوکە خۆشەویستم کە بوونەوە هۆکاری سەرکەوتنەکەم. بەڵێ گرنگە بکرێتەوە چونکە مەلەوانی وەرشی مەلەوانی دوا کەوتووە پێویستە ئەم وەرشانە بکرێتەوە ئەم جۆرە خەڵکی سلێمانی و دەوروبەری و ئەوها کەلار کفری کەرکووک چەمچەماڵ هەڵەبجە ئێمە وەکو لیژنەی ئۆلۆمپی ئەتوانێت ئەم چالاکیانەمان بۆ بکاتەوە بەس ئەشتوانێت مەلەوانگەکانیش هەر وەکو سپۆنسەرێ بۆمان بکەن بۆی ئێمە سەر لە عالەمە بە سپۆنسەر شتەگرێ. کۆکردنەوەی یانە مەلەوانیەکانی سنووری پارێزگای سلێمانی لەم شارۆچکەیە بە ئامانجی سوود وەرگرتن بوو لە بەنداوی دەربەندی خان وەک مەیدانێکی ئاوی گونجاو بۆ ئەوەی بتوانن پاڵەوانێتی نێودەوڵەتیەکانی تێدا ئەنجام بدەن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندی خان. بەڵێ خۆشەویستان وا دیارە تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر هاتوچۆی هەڵەبجە ڕەوشی هاتوچۆ لە شاری هەڵەبجە و ئەو ڕێکار و مەرجوڕێنمایانەی کە هاتوچۆی هەڵەبجە بۆ شۆفێران و بۆ بەتایبەت بۆ ماتۆرسکێل دایناوە و فرۆشی ئاشکرای تابلۆکانی پارێزگای هەڵەبجە کە لە ئێستادا مشتومڕوو قسەیەکی زۆری لەسەرە لەوەی کە لە ژمارەیەکەوە تا دەولەتەوە تا 50 لە 50 تا 100وانە بەکێ دەدرێت. تەوەری دووەمی بەرنامی پەیامی ڕۆژە پاژەوەی کە میوانەکەمان لە شاری هەڵەبجەوە لەگەڵمان دەبێ دەچینە لای یەکێک لە سرودەکانی ماهیرزێن پێکە هاوکارانمان ئامادەیان کردووە پێکەوە گوێبیستیە و سرودە دەبین و پاشتر دێینەوە لاتەن. بك ملهمي
يشدو فمي والشوق يجري في دمي وإليك دوما أنتمي يا سيدي يا محمد. قلبي المتيم كلما صلى عليك وسلم ذاق السعادة مغرما يا سيدي يا محمد. قلبي المتيم كلما صلى عليك وسلم ذاق السعادة مغرما يا سيدي يا محمد. مهجتي عشق دفين وبدمعتي زاد الحنين بك أهتدي في كل حين يا سيدي يا محمد. قلبي المتيم كلما صلى وسلم ذاق السعادة مغرما يا سيدي يا محمد. قلبي المتيم كلما صلى عليك وسلم ذاق السعادة مغرما يا سيدي يا محمد. قلبي المتيم كلما صلى عليك وسلم ذاق السعادة مغرما يا سيدي يا دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان، وەک دیارە تا کێشەیەک لە گواستنەوەی پەیوەندی میوانی دومین بەرنامەکەمان کە قسەکردنە لەسەر ڕەوشی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە و فرۆشی ئاشکرایی تابلۆکانی ئەو پارێزگایە. تا گواستنەوەی پەیوەندیەکە ئاشناتانەکەین بە یەکێک لە بەراوردکاریە جوانەکانی عاریف و شاعیری گەورەی کورد مەحوی بەڕەحمەت بێ کە باسی دوو لە مرۆڤەکانمانەکە. مرۆڤێک لە کۆمەڵگەی خۆمانە زۆر جار ئەوە دەبینین کە مرۆڤێکی باش و پێگەیشت و عاقڵ و خزمەتکار و بەسوود هەیە لە کۆمەلگا، بەڵام تەنها لەبەرەوەی لە باوکێکی خراپ بۆ یا باوکێکی خراپ و نالەبار و بۆ خوا نەسوڵحاوی هەبووە، ئیدی کۆمەلگا هەر لە چاوی باوکەوە سەریە مرۆڤە دەکەن، هەر دەڵێن با بڕواوە کوڕی فڵانە کەسە و ئەوە هیچی لەباران نییە و چونکە لەو باوکە کەوتۆتەوە. کاتی خۆشی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەکێک لە غەزاکاندا سوکایەتێکی زۆریان بە ئەبوو جەهلی باوکی عیکرەمە کرد کە عیکرەمە یەکێک بوو لە هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەویش بە گریان و دڵێکی پڕ لە خەمەوە چۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، فەرمووی ڕاستە ئەمە فیرعەونی ئەم ئومەتەیە باوکم، بەڵام من پێم ناخۆشە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێگری کرد لەوەی هاوڵانی کە دژی ئەبوو جەهل قسە بکەن لە کۆڕ و کۆمەڵێکا کە عیکرەمە یام خزم و کەسوکارێکی تریە بن. مەحوی لە یەکێک لە شعرەکانیا دەفەرمێ فەزیلەی ئەسڵ و فەسڵ ئینسانی پێ نابێ بە خاوەن فەزڵ، کە خۆت کۆسەی بە تۆ چی مامە ڕیشی با و باپیرت. دەڵێ ئەوەی کە باوکت کەسێکی باشە و
بۆ خوا سوڵحاوە و کەسێکی چاکەکار و خزمەتکار و سوود بەخشە بە کۆمەڵگەکەی ئەمە هیچ سوود و قازانجێکی بۆ تۆ نییە ئەگەر بە ڕێڕە و بە ڕێبازی ئەوە نەڕۆیت و تۆش نەبیتە کەسێکی چاکەکار و بە خزمەت و بە سوود بۆ کۆمەڵگەکە چونکە کوردی ژەمیشە دەڵێ کەس بە مەلەی باوکی خۆی ناتوانێت لە دەریا بپەڕێتەوە. مەحوی دەفەرمێ فەزیلەی ئەسڵ و فەسڵ واتە فەزڵ و گەورەی و بایەخی ڕەچەڵک و بنەماڵە و عەشیرەت و باپیرم کێ و باپیرم کێ نییە هیچ سوودێکی بۆ مرۆڤ نییە ئەگەر خۆی خاوەنی کار و کردەوە و ڕەوشت و ئەخلاقی بەرز نەبێ. دەفەرمێ ئەمە وەکو ئەوە وایە ئینسانێکی کۆسە کە هەمیشە کۆسەکان حەزیان لە ڕیشێکی درێژە ئینسانی کۆسە چەندە سوود لە ڕیش درێژی باوکی خۆیە بینێ ئەم ئینسانە خراپەش ئەوەندە سوود لە کار و کردەوە و تەقوا و بۆ خوا سوڵحاوی و ئەخلاقی باوکیە بینێ کە خۆی هیچ یەکێک لەم کارە جوانانەی لە خۆیان یا لە ژیانیا یا لە ئەخلاقیا جێ نەکردوتەوە. بۆ کەسی دووەم بە پێچەوانەوە بەراوردکاریەکەی مەحوی ئەوەیە کە کابرا خۆی وەکۆڵێ باشە بۆ خوا سوڵحاوە خاوەنکارێکی جوانە خاوەن ڕەوشت و ئەخلاقی بەرزە بەڵام باوکێکی خراپی هەیە بۆیە ناکرێت تۆ ئەمیش زەڕبی سفر بکەی بڵێ وەڵام ئادەم با بڵێن بۆ ناباوکی سەیدنا ئیبراهیم کەسێکی بتپەرست و بتتاش و کەسێکی خراپ بووە ئیدی ناکرێت تۆش ئیبراهیم بە ئاگری ئەوە بسووتێنی و هەمیشە بە چاوی خراپەوە سەیری بۆ منە کوڕە باشەکە بکەیت. مەحوی دەفەرمێ نەسیحەت بێ برا گەڕۆڵە بوو مەڕوانە بۆ ئابا گەواهی عەدلی ئەم دەعوایەم پوری مەروانە. دەڵێ نەسیحەتێک دەکەم یا ئامۆژگاری دەکەم نەسیحەت بێ برا گەڕۆڵە بوو تۆ ئەگەر ڕۆڵەیەکی باش کەسێکی بە ئەخلاق کەسێکی خزمەتکار و خاوەن نەفع و سوود بۆ کۆمەڵگە هەبوو ئەیدی تۆ سەیری باو باپیر و دایکی و خوشک و برای مەکە ینی مەڵێ ئەمە خوشکەکەی ئەمە براکە ئەمە باوکی ئەمە باپیر ئەمە عەشیرەتەکەی لەم هۆزەیە و لەم کەسە خراپانە ئیدی دۆژ ئەمیش زەڕبی سفر بکەیت و بە ئاگری خراپە و نەکبەتی ئەوانی تر بیسووتین. دەفەرمێ گەواهی عەدلی ئەم دەعوایەم شایەدیم بۆ ڕاستی ئەم دەعوا و قسەیەم ئەوەیە پوری مەروانە. واتە دەڵێ عومەری کوڕی عەبدولعەزیز خۆ لە کوڕەزای مەروانی کوڕی حەکەمە بەڵام چونکە خۆی کەسێکی باش بۆ مەروانیش ئەگەر کەسێکی خراپ بێ ناکرێت تۆ بەم جۆرە ئەویش بە ئاگری مەروانی کوڕی حەکەمەوە بسووتێنی. ئەمە بەراوردکاریەک بوو مێ دەکەین سوودی لێبینین لە ژیانی ڕۆژانەماندا. بینەرانی عزیز دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ بەڕێبەری گشتی پۆلیسی هاتوچۆی هەڵەبجە هێشتا دانەمەزراوە بۆ گرفتی تەکنیکیمانە تا کاتە دەچین لای تەوەری سێم و قسەکردن لەسەر کاریگەری کامێرە چاودێریەکان لەگەڵ میوانێکی تایبەت کەویش بە ڕێز و زاپاداشتی بەڕێوەبەری پێشانگای چاوی سەلامەتی بۆ کامێرەی چاودێری و تەکنۆلۆژیای زانیاریە بەخێر بێت. زۆر بەخێر ئەگەر لێوە دەست پێ بکەین کامێرەی چاودێری ئێستا تا چەندە باوە لە کۆمەڵگەی ئێمەدا. بەڵێ زۆر سپاسان دەکەم بۆم دەرفەتە ئێمە پێشێ بچینە سەرەوە پێم خۆشە بزانین کامێری چاودێریکەی سەری هەڵداوە و چۆن سەری هەڵداوە و لە ئێستا گەیشتۆ بچی. کامێری چاودێری بوو یەکەمین جا لە ساڵی 1942 لەلایەن ئەندازیارێکی ئەڵمانی داهێنرا بۆ مەبەستی سەربازی کە تێیدا چاودێری ئەو موشەکانیان دەکرد کە بەکاردەهێنرا لە جەنگەکاندا بەڵام لەو کاتەدا کامێری چاودێری تەنها بە شێوەیەکی لایڤ ڤیو سیر دەکرانەک بۆ شێوەی کە سێرڤەری هەبێت و بتوانێت هاردیسکی بۆ دابنرێ و غەزن بکە تەنها بە شێوەیەکی ڕاستەخۆ سیر دەکراوەکو ئامڕازێکە بتوانن چاودێری ئەمریکانیان بکەن. بەڵام دواتر لە ساڵی 1949 پێشکەوتنی بەخۆی و بینی و توانرا غەزنی بۆ دابنرێ بە شێوەیەکە بتوانرێت سوود لە تۆماری ڕابردووی کامێراکان وەربژیرێتەوە لە حاڵەتێکی نەخوازراودا. لە ساڵی 1970 کامێری چاودێری بوو بە کاڵایەک لە نێو بازرگانە ئەمریکەکاندا کە بازرگانیان پێوا کرد و گەشەیەکی بەرچاوی بین لە جیهاندا تا لە ئەوروپا و لە وڵاتەکانی تریش بڵاو بوویەوە و لە بانکەکاندا لە دەستگا حکوومەکاندا پشتی پێدەبەسرا بۆ چاودێریکردنی کارمەند و لە حاڵەتی هەبوونی دزی و لە حاڵەتی کوشتن و تاوانکاریدا سوودێکی زۆری لە دەبینرا و لە دادگاکاندا سوودی لە دەبینرا بۆ یەکلایکردنەوەی کەیسەکان بۆ شێوازش تا گەیشتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گەیشت بە ئێمەش. زۆر باش. ئێستا کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەی کوردەواری خۆمان چۆن مامەڵە لەگەڵ کامێری چاودێریە دەکەیە تا چەندە بڵاوە؟ لە ساڵەکانی دوای 2009 و 2002 لە هەرێمی کوردستان کامێرە بە شێوەیەکی بەرچاو بڵاوی کرد و گەشەی کرد لە نێو بازاردا کۆمەڵی کۆمپانیا و پێشانگەهاتنە نێو ئەم بوارەوە کە ئیشان کرد و بازرگانیان تێدا کرد و لای خەڵکیش بڵاو بوویەوە
سەرەتا لە هەرێمی کوردستاندا تا ڕادەیەک ئاستەنجی بۆ دروست بوو لەو ڕۆی کە خەڵکێک وەکو تەجەسوس و وەکو کۆمەڵە شتیاوە لێشان دەدایە بەڵام دواتر شتەکە ئاسایی بۆیەوە و لە ئێستادا هیچ گەڕەکوبانێک نییە کە کامێرەی تێدا نەبێ یعنی ماڵێک دوان نەیبێ هەرچەند هەرێمی کوردستان هێشتا نەگەیشتۆتە ئاستێکی تەواو پێویست کە کامێرەکانی بڵێن کیفایەتێتی لەبەرەوەی لە جیهاندا بۆن منە شارێکی وەکو لەندەن هیچ کوچە و گۆڵانێکی نەکە کامێری چاودێریتانەبێ ئەمە ژوای کردووە کە ڕێژەی تاوانکاری زۆر کەم ببێتەوە بە تایبەتی لە شەواندا چکە زۆربەی تاوانەکان لە شەوان جامەدرێ ئەستا پێشکەوتنی کامێراکان ئەوەی کە لە کۆمەڵگەی ئێمە هەنیا لە کۆمپانیە پێشانەکانی ئێمە دەستەکەوێت چۆنن بەڵێ کامێرا خۆی بەگشتی دوو جۆری هەیە دوو سیستممان هەیە بۆ کامێری چاودێری سیستمی تۆڕ بۆ HD کە ئەمە وایر و دیجیتال ڤیدیۆ ڕیکۆردەری خۆی هەیە ئەوە سیستمی IP کامێرا کە ئەمەش جۆرێکی ترە و پێویستی بە NVR و پێویستی بە کۆمەڵێک یعنی کێبڵەکەی جیاوازەبەتەن و دوو نظامی جیاوازمان هەیە نظامێکیان طبعاً کوالیتی کامێراکانی بەهێزترە بۆ دەستگاهامنەکان زیاتر سوودی لێ بینرێ توانای ئەوەی هەیە کە لە دوورێکی زۆرەوە زوم بکرێت و ژمارەی ئۆتۆمبیل یاخود کەسەکانی پێ بناسرێتەوە وەکو هەموو شتێکی دیکە چۆن مۆبایلەیە کوالیتی نزم مۆبایلژێ کوالیتی بەرزە مواصفاتی زۆرە مواصفاتی کەمە کامێری چاودێریش بۆ شێوازەیە هەیە پێکسلی کەمە هەیە پێکسلی زیادە بەگشتی ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە پێکسلی کامێراکان لە 1.3 مگاپیکسلەوە دەست پێ دەکات بۆ 12 مگاپیکسل 12 مگاپیکسل تا ئێستا تەنها گەیشتین بۆ کوالیتی لە هەرێمی کوردستان کوالیتێکی زۆر باش و زۆر وازح و هەڵسوکەوتی یاسایی لەگەڵ کامێرای چاودێریە زۆر جار کامێرا چاودێریەکان دەبنە هۆی توند و تیژیان بەجۆی لە جۆرەکان ناکۆکی کۆمەڵایەتی نێو کۆمەڵگە تا ڕادەیەکیش پۆلیس و ئاسایش و دەستگا لایەن پەیوەندیدارەکان ئاماژە بۆ دەکەن کە هیچ کەسێک مافی بڵاوکردنەوەی زانیاریە تۆمارکراوەکانی نێو کامێرای چاودێریە پێویستە هاوڵاتی زانیاری هۆشیارێکێ لەبارەی مامەڵەکردن بە تۆمارکراوی ناو کامێرەکانی چاودێریەوە لە ئێستادا وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی خۆی هەیە تایبەت بە ئەو کۆمپانیا و پێشنگانی کە دامەزرێن کە ئیشکاری کامێری چاودێریەکەن و ئەو ماڵانشی کە دایانێن واتە ئاڕاستی کامێراکان حکوومەت داتۆ تەداخل لێمانەی کردووە دیاری کردووە بۆ خەڵک بەڵام ئایا خەڵک تا چەند پەیڕەوی یاساکان دەکات ئەمە شتێکی ترە بەڵام بەگشتی لە یاسادا کامێرا شتێکی یاساییە شتێکە زەڕورە کەرتی ئەمنی و ئاسایش خۆیان پێیان خۆشە کامێرە زۆر بێ و تەنانە کردوانە بە مەرج بەسەر زۆرێک لە مارکێت و سەرتاشخانە و پێشانگا و دوکان و مارکێت و ینی دەلاکخانە و عەفو ساڵۆن و ئەمانە هەمووی ینی ئەو مەرجیانێ ئەگەر بێت و مۆڵەتیان نەبێ ئەگە بیانێ مۆڵەت دەربکەن کامێران نەبێ مۆڵەتیان نادەنێ ئەی تەنانەت شتەکە ئەمەندە قورس کراوە لە سەریان بۆ دیارەمەش گرنگی کامێری چاودێریە چەندە کامێرەی چاودێری ئێستا بەڕاستی چاودێری خێزانێک دەکات لە نمونەوەی کە ڕەنگە ببێتەوە ڕاز ناماشە پێکرد سەرێشە بووی یاخود ئەم کامێرە چاودێری زیاتر بەڕاستی ئێمەمانان بۆچی بەکاری دێنین بۆ چاودێریکردنی خۆمان پاراستنمان لە بۆ من لە دزێک لە تاوانێکگەر لە بەردەمم کامێرە چاودێریانە ڕوو بدا یاخود بۆچی بەکاری زۆر جار گرفتەکە ئەوەیە ئەو ماڵانەی کە کامێرە دانێن زۆر جارە حاڵەتی گرفتە لە ناو کۆڵانەکان ناڕوو دەدا نەک لە نێو دوکان و کۆمپانیا و دەستگاکاندا چکاوانە عادەتەن خەڵکی گشتی کەم تێدایە بەڵام لەو کۆڵانەکاندا زۆر جار کەسێک کە کامێرەیەک دانێت لە بەردەرگاکەی خۆیدا بە ئاراستەیەک دایانێتە ئەو سەری کۆڵانەکەی دیار بێ واتە تا نزیکی 10 ماڵی تریش دیارە بێ ئەمە بۆ خۆی هەڵەیە ئێمە کە کامێرە بۆ هەر شوێنێکدا دەنین پێی ئەڵێن تۆ وا پێویستەکە تەنها پێگەی جوغرافی خۆت بەردەرگای خۆت دیار بێ بۆ ئەوی تووشی سەرێشە نەبی چونکە کاتێکە لەو سەری کۆڵانەکە گرفتێک ڕوودا دێن بۆ ئەمەی تۆ یعنی ئەمە حاڵەتمان هەبووە خۆمان چوین سیرمان کردووە دراوسێ هەبووە تەقی لە دراوسەکەی کردووە ئەنی دوسێ دراوسێ تەقییان لە دراوسێکی تریان کردو کێشەی مڵک و بابەتانە هەبووە لە کامێری دراوسێکی تریانەوە دەرچووە کە هیچ ڕەبتی بۆ کێشەیەوە نەبووە بەنهێنی بێمە تۆرن سیر کەم زام ئەمە شکاتێکە بینیوێتی توی بەساقەتان بەس بیسڕنەوە بەس باتوشی گرفت نەبوو ئەنی ئاو هابووە کامێراکەشی وا لێ کردو تەنها حەبشەوە بە دەریاکەی خۆی دەربچێت کاتە پێویستە ئەو کەسانی کە کامێرە دانێن ڕەچاوی ئەوە بکەن بۆی تووشی گرفتانە نەبن لە ڕووی یاساییشەوە هیچ کەسێک بۆی نییە بەبێ پرسی دەستگا ئەمنەکان کامێری ماڵێکی تر سیر بکاتەوە لەبەرەوەی تایبەتمەندەتی ماڵێکە بە کتابی ئاسایش و بە کتابی پۆلیس ئەتوانرێت سیر بکرێتەوە ئێوە کە کامێرە بۆ ماڵێک دانێن چۆنەوە ماڵە پارێزراو بێت لە دەستی ئێوە چکام ڕۆکە ڕەنگە ئاسان بێ بۆ وەربگرێتمان خۆی بەشێک لە هەر سەرەتادا ئیشەکە گەوێتەوە سەر وجدان و شخصیەتی و کەسێکی ئیشەکە کات چونکە بەڕاستی لە تەکنۆلۆژیادا فێڵی زۆر دەکرێت
نەگەل لە کامێری چاودێرەکەی ئەمەدا لە مۆبایلیشە بە شێوەیەکی زۆر زیاتر خۆشتان نەزانن کۆمە لە حاڵەتی زۆری ئەوە بە چەندین ئافرەت گیرۆدەی دەستی وەستایەک بۆ کە مۆبایلەکەی شکاوە بووی کردوەوە ڕێکەڤەری داوە لە مۆبایلەکەی و سەرجەمێنەکانی هێناوت لە کامێری چاودێری شاماکری ئەمە زۆر جار کە ئیش بۆ ماڵک دەکەین کامێرەکانی بۆ ڕەبتی مۆبایلەکەی دەکەین ئەتوانێت لە هەر شوێنێکی جیهانەوە بیەوێت چاودێری ماڵەکەی بکە بێگومان ئەم کەسە ئەگەر خۆی ئەنگ بڵێن خاوەن ماڵەکە ئەگەر هۆشیارێکی ئەلکترۆنی هەبێت ئەتوانێت ڕێگیری بکە لەوەی هەر کەسی بێ نەتوانێت سێریکا لەبەرەوەی دروستکردنی دابەزانی ئەپلیکیشنێک و داهێنانی جیمێلە کە ئەو جیهازی لەسەر ڕجستەرەکرێت و بۆی زیاد دەکرێت پێویستی بە جمێڵە پێویستی بە ڤێریفیکیشن کۆدا ئەمانە شتێکی شخصیە ئەتوانێت وای لە بکە بەس خۆی بیزانێت لەو ئاستەوە تا چەند ئێمە لە پێشەوەین بە تایبەتی تەنها دانیانی کامێرایەک و خەزمکردنی لەناو هاردێکانە بێ لەوێ لەسەر بۆ نمونە جپسم بۆردەکەیە لە شوێنێک لە ماڵەکەیە ئاستی پێشکەوتنی ئێمەستە چۆنە بتوانین کە نەخلی ناو مۆبایل یا خەزنی ناو خۆی ئەوەی کە تۆ فەرمی سیستمی کلااود هەیە لە ئێستادا ئەم کلااودە ئەتوانی سەرجەم داتاکانی کامێری چاودێری بۆ نەک بۆ هەفتەیەک نەک بۆ مانگێک نەک بۆ ساڵێک بۆ چەندین ساڵ تا بۆ نزیکی 10 ساڵ و زیاتری شتوانی بخیتە سەر کلااودێک لە ئینتەرنێتە و لە ڕێگەی ئیمێلەکەەوە ئەو کاتە هیچ گرفتێک نابێت داتاکانت نافەوتێ ئەوانە هەیە بەڵام بەگشتی لە ئێستادا لاوازە لە هەرێمی کوردستان هێشتا بە تەواوەتی نەگەیشتین بەوە زۆر باشە ئەوەی نیکەوە زانیاریتان هەبێ گرنگترین دۆسیەیە کە بە کامێری چاودێری یەکلایی کرابێتەوە یاخود ئاسایش و پۆلیس چۆن کامێرە چاودێری ماڵەکان بەکاردێننەوە لە ئێستادا لە دادگاکاندا کامێری چاودێری وەکو یەکێک لە بەڵگە بەهێزەکان سیر دەکرێت لەبەرەوەی کامێرە شەرم لە هیچ کەسێک ناکە کامێرە خزمی کەس نییە کامێرە واستە قوبوڵ ناکە ئەوەی کە ئەیبینێ ئەوە پیشانەداتەوە وەکو ئاوێنەوەیە لەبەرەوە زۆر جار سوودی لێ بینراوە ناتوانم بە دیاریکرای بڵام ئەو کەیسە بەڵام ئێمە ئاگادارین لە چەندین کەیسدا کامێرە بۆتە هۆی یەکلاییکردنەوەی بابەتەکان دەورێکی باشی ژێڕاوە خەڵکی ئەمە هەزمی ئەوە دەکات کە بیەوێ هەموو ماڵێک کامێری چاودێری بۆ خۆی دانیانە چکە ڕەنگە ئێستا گەر پیاوی ماڵەکە بڵە کامێرێکی چاودێری دابنم ڕەنگە زۆر جار لە هەندێک خێزانە گرفت دروست بێ بڵێ ڕەنگە دڵی پیس بێ لە خێزانی یاخود شتێک شک با لەنەوە ماڵەکەی خۆیان بۆی کە لەبەرەوەمان حاڵەتی وا هەبووە بەڵام ئێمە حاڵەتی بە پێچوانەشەوە هەمانە من ئێمە خۆمان ماڵێک کامێرەوان بۆ دانا ینی خۆی ئەویست لە ناو داخلی ماڵەکەشیدا کامێرا هەبێ تەنها ژووری نووسنەکەی کامێرێتیانە بوو مەتبەخەکەی هۆڵەکەی هەمەت خەلەکەی حوشەکەی هەمووی ئەو بە کامێرا بێ بەڵام ئەو حاڵەتەکەی جیاواز بێ ئێمە ناکرێت تەنها مێشمان بچێ بۆ دیوەسلبێکی کارمەندێکی فلیپینی لە ماڵەکەیدا بووم کارگوزارە بیانیانە کە کار دەکەن و چاودێری مناڵەکانیەکەن مناڵێکیان هەبوو 6 مانگ بوو خۆیان هەردووچیان مۆزدەفی حکومی بوون ڕۆژانە کاتێکی زۆر لە دەرەوە بوون ئەم کەسێک چاودێری مناڵەکانیە کرد ئەوانیش لە ڕێگەی مۆبایلەوە تەماشایان کرد بزانن هەڵسوکۆتی ئەم کەسە لەگە مناڵەکانە چۆنە ینی ئەو دیوە باشانەشی هەیە حتمما تۆ سە لە دایانگەکاندا هەموو دایانگەیەک کامێری چاودێریتیایە لە ڕێگەی مۆبایلەوە تەماشاکرێت تەنانەت خزمە گوزاری وایەنە کە باوکو دایکی مناڵەکە خۆی توانێت لە ماڵەسی ناو دایانگەکە بکە بۆی چاودێری مناڵەکەی بکە کامێرام دیوە باشانەشی هەیە لە حساباتە ئێمە حاڵەتمانە بۆ خەڵەکە بۆ تەنها بە کامێری چاودێری نزیکی دەفتەرێک دۆلاری بۆ گەڕاوەتەوە چۆنی یعنی لە حساباتە کەسێک گاتووە لە پارەی زۆرە ئەو کەسانێکی ئیشە حواڵە و ئیشی دراوی زۆرەکەن خەلەلێکیان هەبوو ئەو توێتی من پارەکەم یاوە پێ من نەخێنەداوە شتێکی یاوە هاتوون سەیران کرد و دانیشتم بەداریەوە شتێک لای بۆتەوە کەواتە ئێمە کامێری چاودێری ئەم دیوە باشانەشی هەیە ڕۆڵێکی باش ئەژێڕێ لە ئاشتەوای کۆمەڵایەتیشە زۆر جار ڕاستە هەندێک جاریش ئیتر شت هەروایە جارانیش کە کەیسەکانێک لای کراوەوە بە شایەدێک لای کراوەوە خۆ ناکرێ ئەم شایەتە بڵێ کاکە وەڵام قسە ناکەم لەبەرەوەی تووشی کێشە نەبم جاری وایە بۆ تەسحی بە خۆی و قسەی کردووە و لە پێناوەی کە کەسێک زوڵمی لێ نەکرێ و کەسێکیش کە تاوانەکەی کردووە و بەرزێکی بانان بۆی دەرچێت ئەو کەسێک کە دەبێتە خاوەنی کامێرەی چاودێری مافی ئەو بڵاوکردنەوە یان بۆ منە پشت بەستن بە مزبەڵگە و زانیاریانی ناو کامێرە چاودێریەکەی هەیەیان بۆونە پێویستە تەسلیمی لایەنی پەیوەندیداری بکە ئەوە خۆی عادەتەن کامێرا ئێمە من بۆ منە کەسێک لە منداڵەکەمەدا تۆمارە ڤیددیۆکە بڵاوەکەمەوە یا کەسێ دێتە سەر ماڵەکەم یا بۆ منە دراوسەیەکم سەرەکەم شوشەی ماڵەکەی شکاندوم مەبەستێ من مافی بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەندێک چەمشی یاسایی هەیە ئەوە باشترەکە ئەمە زۆر ڕۆنە چین تێدا لەبەرەوەی بەردەوامیش ئەبدەیتە بن ڕێکارەکانی حکوومەت کە سەبارەت بە بابەتانە بەڵام ئەوەی کە ئێمە لێ تێگەیشتین ئەوەیە کە سەبارەت بۆ حاڵەتانە پێویستە هەر کەسێکە تووشی حاڵەتێکی وا بێ کامێری هەیە سیرەکان لە کامێراکەیدا ئەو حاڵەتە ڕوویداوە پێویستی دەست بە جێزەکانی پۆلیس و ئاسایش ئاگادار بکاتەوە تا ئەوان بتوان مامەڵە بە خستنی کامێرەوە بکەن بۆی کابرا تووشی گرفت نەبێ ئەین زۆر جار کە خۆی ڕەنگە بە شێوەیەکی هەڵا ئەم ڤیددیۆ بڵاو بکاتەوە کێشەی گەورەتری لێبێتەوە کێشەکە لە خۆی ئالۆسکە بەڵام ڕەنگە زۆر جای ژێزانیەکان وەکو پێویست بەدەم ئەم کامێرەوەیە نەیەن
لە نمونەیەکتان کە بن بۆتان باسکەم ڕاز لە چەند هەفتەی ڕابردوو لە شاری هەولێر لە یەکێک لە مامەڵەکانی دراودا لە ڕێگەی کامێرەکانی چاودێریەوە دوایی دەرکەوت کە گەنجێک دێت فرتوفیاڵێک دەکات لەگەڵ یەکێک لەوانی کە دیناری لێ دەکڕێت نزیکی 2 دەفتەر دۆلاری لێ دەبا بەبێەوەی کە بەرامبەرەکە بە خۆی بزانێت دەی خەڵەتێنێت بەڵام دوجار پۆلیس نەهات لە ڕێگەی کامێرەکانی کۆڵان بە کۆڵانەوە بکوێتە شوێنم زەرزانێ بۆ کوێ دەڕاست دوایی دەرکەوت ئەمان بەبێ پرسی پۆلیس کامێرەکانیان بڵاو کردەوە تەسویرەکانیان لە یەکێک لە میدیاکانە بڵاو کرایە و لە پەیجەکانە بڵاو کرایە دوایی ئەم کەسە کێ دەیناسێ پەیوەندی بکا بەم ڕقەمەوە دوای لە ڕۆژهەڵاتی کوردستان گەنجێک تەلەفۆن دەکات دەڵێ منم کەسە دەناسم و نزیکمانە دراوسێمانە ڕۆشتن دۆزیان و پارەکەشیان هێنایەوە یعنی ئەمەش سوودی خۆی هەیە کە لەم ڕێن کەم تەرخەمیە زەمینەکانیشی تیا بێت کە کامێرەی چاودێری کێشێ بۆ توندوتیژی و تاوانی کۆمەڵایەتی ئەگەر بۆ پۆلیس بخۆی بێت ئەم نێوانەوە تۆ کابرا 2 دەفتەر دۆلاری بەری لەوەچێ لە کاردانەوەی بچی کابرا هیچ ناگە بۆگزێکیش لێ ببورێتەوە بمرێ ڕاتە چیەکەی زۆر ڕاستە خۆی پێویستە بە شێوەیەکی چۆڵی هۆشیارانە و بەرپرسیارانە مامەڵ لەگەڵ ئەو کەیسەدا بکرێت سەبارەت بە کامێرە شاراوەکان جیاواز لە کامێرەی چاودێری کە ڕوون و ئاشکرا دیارە ڕەنگە هۆکارێک بۆی کە کابرای دزیش کە بیبینە دزیەکە نەکات بەڵام کامێرەی شاراوی ترمان هەیە کە بە فەرمانگەکان بە کۆڵە کوچە و کۆڵانەکانە لە شوێنێکی تایبەتە دامرێت کە کەس نەیبینێت بەڵێ خۆی کامێرەی نهێنی ئەو کامێرانی کە بە شێوەیەکی ئەنی لە قەبارەیان بچووکە بەڵام توانای تەسویرکردن و تۆمارکردنی دەنگیشان هەیە ئەمانە لە یاسادا بە هەموو شێوەیەک نایاساین و مەمنوعن لەبەرەوەی کە کۆمەڵێک کەیس هەیە کە حاڵەتی نەخوازرای پێ ئەنجام درراوە بەڵام لە کوردستانیشە بازرگانیان پێوە دەکرێت بەڵێ بازرگانی پێوە دەکرێت کۆمەڵە پێیجی شتانە سپۆنسەریشی بۆ دەکەن دیلیڤەریشیان هەیە بەڵام حکوومەت کەم تەرخەمەلەوەی دەست بەسەریاندا بگرێ و لێیان بپرسێتەوە ئەمانە زیاتر بۆچی بەکاردێن ئەوانە ئەوەی ئاگادارین بەڵێ حاڵە دەبووە لە مەزبەح دانراوە واتە لە مەلەوانگەی ئەفرەتان و مەلەوانگەی ئەدانراوە حاڵە دەبووە لە دوکانی جلوبەرگا کاتێک ئەفرەتێک جلوبەرجی گۆڕیوە هەبووە حاڵەتی تر هەبووە لە والحەڵ لە شوێنێکە هەبوو کە پێویست نەبووە دابرێ خۆی بۆ خۆی کامێرەی هێنی جاری وایە خەڵک هەبوو من خۆم ڕۆژێک شومە دوکانێکەوە سێرم کرد کامێرەی هەبوو باسی شتمان کرد وتی تۆی شتێکی وتمیش کامێراکەم پێشانگەی کامێرامان هەیە ئەو بابەتانە ئێوتی زۆر باشە وڵای من پرسیارێکم ئازاد نەبێ من کامێرەیەکی بچووکم ئەوێ چاوانێک ئاڵم کامێرەی بچووکمەوە ئەکسەر تۆخێنەوەیکی بۆکی لێ مێشی خۆتە هەستێکی بۆ شتێکێتی کە ڕەنگە ڕۆشی لێ باسی بکە ئیتر ئەهێنێ و ئەی با ئەمانە دوجار تێگی کە ئەم بۆ بابەتێکێتی کە خۆشی لە ڕوونایە باسیکە دواتر دەرکەوت کەوتی من ئەمەوێ بۆ ژووری نووسنەکەم دای بنێم لە بەروی گومانم لە هەفسەرەکەم من یانی هەر ئۆتۆماتیکی پێم و دجا باشە تۆ گەر لەگەڵ هاوسەرەکەدا گەیشتبی بۆ خاڵە بۆشی لەگەڵ یاژی ینی ئەو شایانی ژیان نییە وتی نەوەڵا هەر گومانێکم حەزەکەم بیڕێنمەوە ینی خەڵکی ژێ بۆم حاڵەتانە بەکاری دێنێ بۆ جگە لەوەش لە سلکی ئەم نیشە کامێرەی نێنی زۆر جار بۆ تەجەسوس و لایەنی استیخباراتی بەکار هاتووە دادگا و لایەنەمنیەکان چۆن مامەڵە لەگەڵ بەرهەمی و کامێرە نهێنیانە دەکەن بێگومان وەکو سەرەتا ئاماژەم پێدا لە یاسادا بە هەموو شێوەیەک مەمنوعە بەڵام ئایا تا چەند خەڵک پێڕەوی لێ دەکا خەڵگەی لەو بازاڕەدا دوکانیشی و بخۆی بە ئاشکراداشی ناوی فرۆشی کەس نییە ئەمە ژۆکارێکی کەم تەرخەمی حکوومەتە لەوەی کە لیژنەی مختص نییە کە چاودێریم شوێنانە بکات بۆ ئەوەی کە کارەساتی کۆمەڵایەتی لە نەکەوێت زۆر باشە سواز بۆ بەڕێز پاداشتی بەڕێوەبەری کۆمپانیای چاوی سەلامەتی بۆ کامێرەی چاودێری و تەکنۆلۆژی زۆر خۆشحاڵ بووم سواز بۆ دەرفەتت بینەرانی عزیز دیارە لە شاریڕانی هەفتەی ڕابردوو پێشەنگایەکی کاری دەستی بۆ خانمان کرایەوە کە هاوکارم ڕێناز ئەرسەلان یا پامێرمان ڕێناز ئەرسەلان راپۆرتێکی بۆ ئامادەکردین با پێکەوە بینەری بین. خۆشەویستان بۆ تەوەری سێم و کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای هەڵەبجە میوانی بەرنامەکەمانە بێ بەڕێز عەمید حەسەن عەبدوڵڵا بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای هەڵەبجە سڵاو لێبێ و سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. بەڕێز کاک عەمید حەسەن ئەگەر لێەوە دەست پێ بکەین
لە چەند ڕۆژی ڕابردوودا دەنگ و باسیەوە هەبوو کە بە ئاشکرایەوە دەستان کردووە بە فرۆشتنی تابلۆی ژمارەکانی هەڵەبجا گەر بکرێت پێمان بڵێ پرۆسەیە بەکوێ گەشتووەوە نرخەکانی ئەوەی کە بڵاو کراوەتەوە تا چەندە ڕاست و دروستن زانیاری زیاتر چی هەیە؟ ئێمە تا ئێستا دەستمان نەکردەوە بە فرۆشتنی بەڵکو فەرمانیە کاتۆ لە وەزارەتی ناوخۆوە ژمارانەی کێشمارەی نایابن مزایدە بکرێت بە مزایدەیەکی ئاشکرا بۆیە ئێمە هێشتا ڕۆژی مزایدەکەشمان دیاری نەکردووە تەنیا بە فەرمانەکە هاتووە ئەویش لە ژمارەیە تا ژمارە هەزارە ئێمە لەم چەند هەفتەی سادێت بۆ ئەو ژمارە نایابانە مزایدەیەکی ئاشکرا دەست پێکەین ڕێزەقۆڵۆزەکەشی بۆ دیاریەکەین لەم مزایدە ئاشکرایە ئەو ژمارانە دەفرۆشتێ لە یەک تا ژمارە هەزار. واتە ئەو ڕێژەیە کە بڵاو کرابوویەوە کە نرخەکەی دیاری کرابوو دوورە لە ڕاستیەوە؟ بەڵێ ئەو ئەوانەی کە لە ژمارە تا ژمارە هەزار نرخەکەی دیاری کراوە لێرەوە مزایدە دەکرێت بەڵێ ئەو فرمانەمان بۆ هاتووە ئێمە لەسەر ئەو نرخە کە دانراوە لەسەر ئەوە مزایدە دەکرێت. زۆر باشە هیچ بڕیارێکەیە یا هیچ بەرچاوڕوونیەکەیە لەوەی کە داهاتی و تابلۆیانەکە چی لێ دەکرایە بۆ خودی پارێزگاکە سرف دەکرێت یانەوەی کە ڕادستی وەزارەتی دارایی دەکرێتەوە؟ بەڵێ بڕیارێکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکومەتی هەرێم و جێگری سەرۆکی حکومەتی هەرێم هەیە بۆ ئەوەی کە داهاتی ئەم ژمارانە لە سەد بۆ پارێزگای هەڵەبجە سەرف دەکرێت. هیچتان دیاری کردووە ئەوەندەی کە ئەگەر پشتتان بەر بکەوە وەکو بەڕێبەرایەتی گشتی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە لە چیا سەرفیکەن پرۆژەی تایبەتان هەیە ئێوە؟ بەڵێ ئێمە لە سەتا بیستی بۆ هاتوچۆی پارێزگای هەڵەبجە سەرف دەکرێت بەڵێ بۆ هێماکانی هاتوچۆیە بۆ پێدارەکانی هاتوچۆیە بۆ ئەو سەرسانی کە هاتوچۆ بۆ نمونە ئۆتۆمبیل لە بینایە بۆ شتانە زۆر باشە لە ماوەی ڕابردوودا لەگەڵ پارێزگای سلێمانیەوە شەڵمەتێکی گرتنی ماتۆرسکلێتان دەست پێ کرد بوو بە تایبەتی ئەوەی کە زیاتر جێگەی سەرنجە لە ماوەی یەک هەفتەیە کە چەند هەفتەی ڕابردوو بوو ئەڵبەتە سێ گەنج لە پارێزگای هەڵەبجە لە سنووری پارێزگاکەتان گیانیان لەدەستدا بەهۆی ڕووداوی هاتوچۆ و ئۆتۆمبیل و ماتۆرسکلێت. ئێوە و پرۆژەیەتان یا و هەڵمەتەی کە دەستان پێکردو بەکوێ گەشت چەند ماتۆرتان دەستگیر کردوایە ئەو هەڵمەتە تاکەی بەردەوامە بێ بە تایبەتی لە ڕۆژانی هێنی لە ناو سەیرەنگاکاندا گلەی ئەوە دەکرێت کە بەڕاستی ماتۆرسکلێتەکان بە تایبەتی ئەوانەی کە ڕەنگە مۆڵەتێکی فەرمیان نەبێ بۆەوەی کە ماتۆرسکلێتەکەیان ڕێنمایی پێویستی هاتوچۆی هەبێ تاوە خەڵکیان بێزار کردووە. بەڕاستی ئەمە لە هەڵمەت بۆ دەستێتراگرتنی ماتۆرسکلی ناسایی بەردەوامی بەردەوام هەڵمەتمانەیە بەڵام میلاتی ئێمە و کارمەندانی ئێمە و توانای ئێمە لە ئاست ئەو هەموو ماتۆرسکلانانیە بەڕاستی ماتۆرسکلێکی زۆر لە سنووری پارێزگای هەڵەبجەیە هەڵەبجە بەهۆی ئەوەی کە هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران ڕۆژانە ماتۆرسکلێکی زۆر هاوڵگە دەکرێت بۆ ئەم سنوورە و میلاتی بەڕێبەرایەتی پارێزگای هەڵەبجەیش زۆر کەمە هەر لەسەر پێشتر کە چۆن قەزا بووە بنکێک بەشێکی ئاتیشەی لێ بووە ئێستا ئەو بەشە بۆ بەڕێبەرایەتی بۆ بە 54 بەش بەڵام هەر لەسەر هەمان میلات و هەمان کارمەند و هەمان عەدەد بگرەکەنیشی کردووە چەند کەسێکی لێ خانەنشین بووە خەڵکی لێ وفاتی کردووە تاقی ئێستاش هەر لەسەر ئەو میلاتە و لەسەر ئەو کارمەندە و لەسەر ئەو عەدەدە ئێمە کارەکەین بۆیە ئێمە بەڕاستی بەڕاشکایی ئەو کارمەندانەی هەمانە توانای ئەوەی نییە ڕوبەڕووی ئەو هەموو ماتۆرسکلانە بێتەوە کە لەم سنوورە ڕۆژانە سەرپێچیەکەن و خەڵک هەراسانەکەن.
زۆر باشە بەڕێز کاکەمیت زۆر جار بەهۆی کۆمەڵایەتی بوون لە ناوچەکەدا هێزە ئەمنیەکان کاتێک ڕوبەڕووی گرفتێک دەبنەوە یا هەڵمەتێکی دەست بە سەراگرتنی ماتۆرسیکلێت کە دەبێ گرفتی کۆمەڵایەتی دروستێ بێت لە نێوان هێزە ئەمنیەکان و خەڵکیدا ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتانەدا دەکەن وایە حاڵەتی واتان وەکو ئێوە بۆ پێش هاتووە گەرچی زانیاری هەیە بە تایبەتی لەگەڵ پۆلیس یا هێزەکانی یاسایشدا ئەم حاڵەتانە ڕوویانداوە لە ڕابردوودا لە ناو پارێزگای هەڵەبجێ ئێوە تا چەندە ئەمە هۆکارە بۆی کە ڕەنگە گرفتان بۆ دروست بێ نەتوانن لە هەموو شوێن و لە هەموو کاتێکدا ڕوبەڕووی یا هەڵمەتەکانتان دەست پێ بکەن بۆ زیاتر منەظەمکردنی هاتوچۆ بەتایبەت لەگەڵ ماتۆرسیکلێتدا؟ بەڵێ زۆر ڕاستە ئێمە لەم سنوورە بەهۆی ئەوەی کە خەڵک لەم سنوورە زیاتر خەڵکی عەشایەر وانە بەڕاستی هەندێکی چەکداری تایە هەندێکی زۆر زیاد لە کاتی هەڵمەتی ئەو هینانە لەگەڵ هاوڵاتیانە لەگەڵ خەڵکی مەدەنیە ڕوبەڕووی هەندێک کێشا بینەوە بۆیە نیگایەکی پێویستیش نییە لە هەموو هێزە ئەمنیەکان لە ئاسایشنە لە پۆلیسن لە هاتوچۆ بۆیە ئەو گرفتانەشمان هەیە هەندێکات ڕوبەڕووی هەندێک کێشا بینەوە لەگەڵ خەڵکی. زۆر باشە ئەگەر جیاواز لەوەی کەوە میلاکتان کەمە ڕەنگێکی میلاکتان وەکو پێویستە بێ بتوانن باشتر ڕێگری لە یا هەڵمەتەکانتان وەکو پێویست بن بەڵام ئایا ئێوە وەکو خۆتان تا چەندە باوەڕتان وایە پێویستە ڕێگری لە هێنانی سەرچاوی هێنانی ماتۆرسیکلێت بکرێت لە سەر سنوورەکان بە تایبەتی وەک خۆت شتا ئاماژت پێکرد سنوورێکی بەرفراوانی پارێزگای هەڵەبجە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا هەیە کە بە ڕێگەی قاچاق بە ڕێگەکانی تر ماتۆرسیکلێتێکی زۆر هاوردەی ناو پارێزگاکە دەکرێت باوەڕتان وایە پێویستە وەزارەتی ناوخۆ چی بکات لەو ڕۆوە کە ڕێگری لە هاوردەکردنی ئەو ماتۆرسیکلاتانە بکرێت؟ بەڵێ وەڵای ئەمە باوەڕمان وایە ئەو کێشەیە بێ لە ڕیشتەوە چارەسەرکرێ لەو شوێنانەوە کە داخلە بێ لە سنوورەکانەوە بە تایبەت پاسەوانی سنوور ئەوانە بتوانن زیاتر ئەو سنوورانە تۆکمە بکەن ئەو ماتۆڕانە بە قاچاق نێتە ناو شارەوە و وزمەی ئەمنیش دروست بکرێت لە ناو شارەکان بۆ ئەو لە هەندێک دوکان و هەندێک شوێنە دەستی لەسەرا بگیرێ ئەو ماتۆڕانە نەفرۆشێت. زۆر باشە هیچ ئامارێکتان لایە لەوەی لە سەر ڕووداوەکانی هاتوچۆ بە تایبەتی لە 6 مانگی یەکەمی 2019 ئایا چە بەگشتی بێەوە بە تایبەتی ماتۆرسیکلێت بێت؟ بەڵێ بەڵێ لە 6 مانگی ڕابردوودا نزیکەی 43 ڕووداویان داوە 27 ڕووداوی ئۆتۆمبیل بوون و 16 ڕووداوی ماتۆرسیکل بوون لەوانە 7 کەس گیانی لەدەست داوە 4 کەسی ڕووداوی ئۆتۆمبیل بۆ 3 کەسی ڕووداوی ماتۆرسیکل بوون نزیکەی 50 کەسیش بریندار بووە لەو 50 کەسە پانزەی بەهۆی ماتۆرسیکلەوە بۆ 35 بەهۆی ئۆتۆمبیلەوە بووە. ئەم ڕێژەیە بەراورد بە ڕێگاکانی هاتوچۆ کە گەرچی ڕێگاکانی هاتوچۆ ینی بەو شێوازەش خراپ نین بە تایبەتی لە چاو ناوچەکانی دیکە یارمی کوردستاندا وەکو ڕانیە وەکو گەرمیان و ئەمانە ئایا ئەو ڕێژەیە زۆر نییە بۆ ئەوەی کە لەو ناوچەی ئەوەندە ڕووداوی هاتوچۆ گیان لە دەستدان هەبێت هۆکارەکانیان زیاتر بۆ چێ دەڕێتەوە؟ من دەڕێی من ینی نسبەت ناوچەکانی ترەوە ڕووداوەکان لە هەڵەبجە کەمترن خۆشبەختانە و گیانەدەزانیش کەمترە بۆ خۆتان نەزانن هەڵەبجەش چەند شوێنێکی گەشتیاری هەیە قەرەباڵغی لەو شوێنانە بە بەردەوامی هەیە ئەو شوێنانی تۆک و ئەحمەداوا و هەیەڵەوە دیارە و ئاویسەر و ئەو شوێنانەش هەم شوێنەکان سەختن هەم قەرەباڵغێکی زۆری هەیە ڕووداوەکانیش بە تایبەت ماتۆرسیکلەکان زیاتر لەوێ ئەو ڕووداوانە ڕوویان داوە ئەو ڕووداوانە بە 6 مانگ بەراورد بە شوێنەکانی تر زۆر نییە. زۆر باش ئەو ڕێکارانی کە پێویستە کەسێک کە ماتۆرسیکلێتێکی پێ بە پێچەوانەی ڕێنماوی یاساکانی هاتوچۆ ئەو ڕێنمایانەیە ئەو ڕێکارانە چینەوە دەیگرنە بەربووی کە جارێکی ترم کەسە دووبارەی نکاتەوە بە تایبەتی سزای یاساییە یاخود غەرامەکردنە یاخود دەست بەسەراگرتنی ماتۆرسیکلێتە یاخود بەڵێ نامەپڕکردنەوەی بەخۆی و بە کەسوکاری ئەگەر بگاتەوە واستەی کە بۆ نمونە کۆمەلگایەکی جیاواز بێ بە تایبەتی وەک خۆت پێشتر هەندێک هۆکارت باس کرد. بەڵێ وەڵای ئێمە ئەو
ماتۆڕانەی کەدەستی لەسەراگرین نایاسایین هەمووی دین دەکرێت سکراف دەکرێت یان دەبڕێتەوە یان پان دەکرێتەوە بە زمانێکی تر ئەوانەی کە ماتۆڕەکانیان نایاسایی ئەوانیش کە مۆڵەتیان نییە ئێمە ئیجراعاتی بێمۆڵەتیان لەگەڵاکەین ئێستا لەم ماوەیەدا خەڵکێکی زۆر هەوڵەدامان مۆڵەتی ماتۆڕ دەردێنێ بۆ نمونە لەم شەشمانەیە 8 کەس مۆڵەتی ماتۆڕی دەرهێناوە لەم هەفتەی پێشوانی دیکەی 30 کەس دینی کردووە هەوڵی داوە بۆ ڕاست و ڕۆژی دووشەممە کەراوی ماتۆڕمان هەبووە لەم 30 کەس لەو سەلایە بەشداری کردووە 15یان دەرچین و 15یان دەرنەچن بۆیە خەڵک خەریکە وردە وردە بەپێی یاساکان و ڕێنمایەکان دێنە پێشەوە بۆ ئەو هەم مۆڵەت دەردێنن هەم ماتۆسکیلەکانشیان بە گوێرەی یاسا و ڕێنمایەکان بێت بە هیوای هوشیاری زیاتر بۆ شۆفێران و سەلامەتی بۆ خودی شۆفێران و سەرنشینەکانیان زۆر سپاس بۆ بەڕێز ئەمید حەسەن عەبدوڵڵا بەڕێوەری گشتی پۆلیسی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە سپاس بۆی کە لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانە بوویت بینەرانی عەزیز بەڵێ خۆشەویستان لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بڕگە و بابەتی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژیشمان پێشکەشکردن ومێدەکەین جێی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز و خۆشەویست بێ تا بە یەگەیشتنەوەی تر ڕێز و خۆشەویستیمان قبوڵ بکەن و لە پەنای خوادا بن خواتان لەگەڵ.